إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێزم، خوشکانی بەڕێز، غەیبەت بەڵایەکی تری زمانە. ئەگەر ئینسان ئاگای لە خۆی نەبێ، تووشی بەدبەختی و قوربەسەری ئەکا. زانایانی ئیسلام پێناسەی غەیبەتمان بۆ ئەکەن، ئەفەرمن غەیبەت ئەوەیە کە باسی کەسێک بکەی کە خۆی حەزی لێ نەکا، ئیتر باسی لاشەی جەستەی کەسەکە بکەی، باسی دینی کەسەکە بکەی، باسی دنیای کەسەکە بکەی، باسی کەسوکاری بکەی، باوکی، برای، کوڕی، باسی ئەخلاق و ڕەوشتی بکەی، باسی خلقەت و شێوازی بکەی، مەسەن باڵای جەستەی، باسی حرەکەت و جوولەیەک لە جوولەکانی بکەی. هەر شتێک کە پەیوەندی بە ئەوە هەبێ تۆ باسی بکەیت و ئەو پێی ناخۆش بێ، ئەبێ بە غەیبەت. ئیتر ئەو باسە بە زمان بیکەی، هەر غەیبەتە، بە ئیشارات و ئاماژەکردنیش بیکەی، هەر غەیبەتە. خۆشەویستەکانم، ئەو کەسەی کە گوێ لە غەیبەت ئەگرێ، پێویستە بۆ ئەوەی بەشدار نەبێ، بۆ ئەوەی شەریک نەبێ لە غەیبەتەکەیە، پێویستە ئەگەر بۆی بکرێ هەڵسێت لەو مەجلیسە، یعنی بە فعل، بە کردار بینوێنێ کە ئەم حەزی لەو غەیبەتکردنە نییە. ئەگەر هەڵ نەسا، پێویستە بیگۆڕێ، پێویستە ئینکاری بکە، پێویستە بڵێ کاکە غەیبەت مەکەن، باسی کەس مەکەن، یان هیچ نەبێ. ئەگەر هەنەی توانی باسەکە بگۆڕێ بە باسێکی ترە. ئەگەر ئەویشی نەتوانی، زەعیفترین ئیمان ئەوەیە ئەبێ پێی ناخۆش بێ، لە ناو دڵیەوە زۆر زۆری پێ ناخۆش بێ بەو غەیبەتکردنە. نابێ لەزەتی لێ ببینێ، چێژی لێ ببینێ کاتێ باسی خەڵکە کرێ. غەیبەت طبعاً خۆشەویستەکانم، بە دەقی ئاەتی قورئان خوای تەعالی حرامی کردووە، بە ناشرینترین وەصفی کردووە خوای تەعالی، و پێغەمبەری خۆشەویستیشمان صلی الله عليه وسلم باسی حرامبوونی کردووە. خوای تەعالی لە سوورەتی حجوراتە لە ئاەتی 12 ئەفەرمێ: یا ئەیها الذین آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم. ئەی ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە، خۆتان بە دوور بگرن لە زۆرێک لە گومانەکان، لە گومان بردن، چونکە هەندێک لە گومانەکان تووشی تاوان و گوناحی گەورەتان ئەکا. ولا تجسسوا، خۆتان لە جاسوسی و کوڵگرتن بپارێزن. ولا يغتب بعضكم بعضا، هەندێکتان نەڕۆن باسی هەندێکی ترتان بکەن لە پاشەملە، غەیبەتی یەک بکەن. أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه. هیچ کەسێک لە ئێوە پێی خۆشە کە بڕوا گۆشتی
برایەکی مسلمانی بخوا، یعنی کاتێک برایەکی ئەمرێ بڕوا گۆشتەکەی بە کاڵی بخوا، کەستان ئەمە ئەکەن، بەڕاستی هەمووتان پێتان ناخۆشە و حەزی لێ ناکەن، دەیکەوا بوو وەتەقوا الله، خۆتان بپارێزن لە نافەرمانیەکانی خوا و لە غەیبەتکردن و لە جاسوسیکردن و لە گومان بردنی خراپ. ئین الله تەواب ڕەحیم، خوا لێتان خۆش ئەبێ ئەگەر ئێوە بەڕاستەقینەی تەوبە بکەن و بگەڕێنەوە. خوای تەعالا لێبوردەیە، خوای تەعالا بەبەزەیە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان لەناو ئەسحابەکانە فەرمووی ئەتەدرونە مەل غیبە، فەرمووی ئەزانن غەیبەتکردن چییە؟ سەحابەکان فەرموویان الله ورسوله ئەعلەم، خوا و پێغەمبەری خوا باشی لێ ئەزانن. فەرمووی ذیکڕکە ئەخاکە بیما یەکڕه، فەرمووی ئەوەیە کە باسی برایەکی مسلمانت بکەی بە شتێک کە حەزی لێ نەکا. وتیان ئەی پێغەمبەری خوا قیلە ئەفەڕەئەیتە ئین کانە فی ئەخی ما ئەقول، ئەی پێغەمبەری خوا ئەی ئەگەر ئەو شتەی تیابێ، یعنی ئەو کەسەی کە من باسیەکەم بالضبط ئەوەی تیابێ، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئین کانە فیه ما تقول فقد اغتبته، ئەگەر ئەو شتەی تیابێ کە تۆ باسیەکەی ئەوە غەیبەتە، وئین لم یکن فیه ما تقول فقد بهته، ئەی ئەگەر ئەوەی تیا نەبێ تۆ بە درۆوە شتێکی بۆ هەڵبەسی، ئەوە ئەبێ بە بوختیان، ئەوە لە غەیبەت خراپترە. ڕەواه مسلم، ئیمامی مسلم ئەیگێڕێتەوە. هەروەها لا حجة الوداع وداعا، يعني أو حجيك في غمري خاص الله عليه وسلم مال آوائي لمسلمانان كرد بيش وفاتي بتقريبا نزيكي دومانيك ولا شويني تريشا في غمري خاص الله عليه وسلم جختي لسر أوكر دوتا وكا مسلمان براي مسلمانا خوينيان ماليان شرفيان لسر يكتري حرامة. خوينتان يعني يكتري كشتن، مالتان و سروت و سامانتان شرف و ناموستان يعني غيبت كردن وهمو جوركاني تري شرف و ناموس، هي همو مسلمانك لسر براي مسلماني حرامة مگر بخوايشتي خوي بالرزامندي خوي، وكو چون ام روجا و ام مانگا و او شوينيك في غمري خواص الله وسلم تايبو كمكة كفي أوتري بلد الحرام أو مانا كفي غمري خوا صلى الله عليه وسلم أو فرمايشتانيت يا فرمو أو مانجي ذي الحجة ويكا لمانجا كاني حرام وأو كاتش كروجي ججني قربان بو كأو روجش بي أوتري روجي حرام، وكو أو روجا وكو أو مانجا وكو أو شونا مالتان لسر يكتري حرامة، ناموستان لسر يكتري حرامة، وخوينتان لسر يكتري حرامة. طبعا ناموس خوش يسكانم بشيك لجوركاني أعراف عرض لزماني عربية غيبت كردنا بختيان كردنا أو جورشتانتاني. لحديث كترا طبعا أم حديثك عرزمان كردن أو بخاري مسلم أي جرنوا، وحديث كتر من هي أبي برزي أسلامي صحابي پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي جملة پیغمبر بو صلى الله عليه وسلم فرموي يا معشر من آمن بلسانه ولم يدخل الإيمان في قلبه لا تغتابوا المسلمين. طبعا ترسناك ترين حديث لسر أم بابتت ترسناك ترين حديث أم حديثه پیغمبر إخوة صلى الله عليه وسلم فرمي أي أو كساني كبزمان إيمان تان هناوا وإيمان نچو تناو دلطانوا، يعني أما زور خطرة. يعني في غمر بيمان فرمي أي أو كسانيك بزمان إيمان تان هناوا إيمان نچو تناو دلطانو، يعني خواه پنامان بدا نفاق أوا دروية غيبتي مسلمانان مكان، يعني بكردي وبكرتي في غمر فرمي صلى الله عليه وسلم أو كسانيك غيبتي مسلمانان أكن أوانا إيمان نچو تناو دليانو، بلكو بس بزمان إيمانيان هناوا. ولا تتبعوا عوراتهم، شويني عيب عاري يكتري مكون،
فإنه من اتبع عوراتهم يتبع الله عورته. هر کەسێ شوێنی عورەتی برای ئیمانداری بکەوێ، خوشکی ئیمانداری بکەوێ، خوای تەعالا شوێنی عورەتیەکەوێ. ینی هەر کەسێ بە دوای عیب و نوقسانی و کەم و کورتی برایەکی مسلمانی یان خوشکێکی مسلمانی بکەوێ، خوای تەعالا وەکو ئەوە شوێنی عیب و نوقسانیەکان یەکەوێ. ومن يتبع الله عورته يفضحه في بيته. شوێن کەوتنی خوا بۆ عورەت و کەم و کورتەکانی ئێمە چییە؟ پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئەوەیە کە حەیات ئەبا لە ناو ماڵەکەی خۆتە. ئەگەر هەر لە ماڵ دەرنەچی، دەرگای حەوشەکەت لە خۆت داخەی، دەرگای ماڵەکەت لە خۆت داخەی، خوای تەعالا حەیات ئەبا. زۆرێک لەمە بە چاوی خۆمان بینیمانە. خەڵک هەبووە باسی عیب و نوقسانی خەڵکی تری کردووە، بە دوای عورەت و عیب و عارەکانی ئەگەڕاوە، خوای تەعالا فەسحی کردووە، خوای تەعالا ئابڕووی بردووە. هەر لە دنیا ئەوە بێجگە لە قیامەت. ئەمەش دڵنیابن وعدی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، وعدی پێغەمبەریش وعدی خوایە. هەر کەسێ بە مسلمانێک گاڵتە بکە، ناو ناتۆرەیەکی لێ بنە، غەیبەتێکی بکە، خوای تەعالا تۆڵەی لێ کاتەوە هەر لە دنیا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کاتێک کە خوای تەعالا بەرزمی کردەوە بۆ ئاسمان لە شەوی میعراجە، ئیسرا و میعراج، ئەفەرمێ کۆمەڵە خەڵکانێکی پێ پیشان دام جبریل عەلەیهی السەلام. پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هاوڕێتی جبریل بەرز بوویەوە. ئەفەرمێ نینۆکیان هەبوو، نینۆکەکانیان لە مس دروست کرابوو. نینۆک مس، وەکو چۆن ئەمڕۆ ئافرەتانێک نینۆکی سناعی ئەکەن، جا ئەوان نینۆکیان هەبوو بەو شێوازە تیژ و درێژ لە مس دروست کرابوو، دەمچاوی خۆیانیان پێ ئەڕنی، خوێنی پێ ئەهاتە خوارەوە. وتم ئەی جبریل ئەمانە کێن؟ فەرمووی ئەمانە ئەوانن کە گۆشتی خەڵکیان ئەخوارد و باسی عیب و نوقسانی مسلمانانیان ئەکرد، یعنی غەیبەتیان ئەکرد. ئیمانداری ڕاستەقینە دائیمەن هەوڵ ئەدا تەماشای چاکەکانی خەڵکەکە و لە ناو خەڵکا بڵاوێ کاتەوە. ئەگەر عیبێک ببینێت چاوی لێ ئەنووقێنێ، هەوڵ ئەدا سترێکە، هەوڵ ئەدا دای ئەپۆشێ. وەکو چۆن ئێستا ئەگەر یەکێکمان یەکێک لە ئێمە برایەکی ببینێ، مسلمانێک ببینێت لە شوێنێکا خەوتووە، بایەکی ڕەشەبایەکی توند هەڵی کردووە، ئەدا لە کراسەکەی هەڵیەداتەوە، عەورەتی یەکەوێتە دەشت. ئەمیش لەبەر خاتر ئەوەی کە براکەی عەورەتی بە دەرنەکەوێ، ئەڕواش شتێکە داتە سەریا، دای ئەپۆشێ. عینەن بە هەمان شێوە ئینسانی ئیمانداری ڕاستەقینە ئاوایە، نایە لێ عیبی براکانی دەرکەوێ، عیبی خوشکانی دەرکەوێ، ئەی شارێتەوە تە دراوسێتی، خزمێتی، کەسێتی، خەڵکێکی غەریبە بەڵام مسلمانە، دایە پۆشێ. ئەگەر چاکەیەکیش ببینێ باسیەکە، بڵاوێ کاتەوە بۆ ئەوەی چاکەکاری بڵاو بێتەوە، بۆ ئەوەی براکەی لە ناو خەڵکە، خوشکەکەی لە ناو خەڵکە، خوشکی ئیمانی برای ئیمانی ئەڵێم لە ناو خەڵکە ڕوسپی بێ. بەڵام ئینسانی خراپەکار، منافق، شەڕانی، ئەڕوا وەک مێش بە دوای پیسی ئاگەڕێ، بە دوای عیب و عارە ئاگەڕێ. سەد چاکە ببینێ باسی ناکە، بەڵام یەک خراپەیە ببینێ گەورەی ئەکاتەوە و باسیەکە. ئەوە ئینسانێکی منافقە، دووڕووە، شەڕانیە، مسلمان نییە، ئیمان نەچۆتە ناو دڵیەوە، وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم. مەسیح عەلەیهی السەلام، عیسا، پێغەمبەر عیسا لەگەڵ حەواریەکانیە، هاوڕێکانیە، ئەسحابەکانیە ڕێیان ئەکرد
لاکی حیوانێکیان بینی کە بۆنی کردبوو، یعنی هاوڕێکانی وتیان چی هەیە لە بۆنی ئەم حیوانە ناخۆشتر بێ، یعنی بۆنەکەی زۆر زۆر ناخۆشە. عیسا عەلەیهی السەلام چی بفەرمێ باشە؟ فەرمووی تەماشای دگانەکانی بکەن چەند سپی و جوانە. حیوانێک مردارەوە بۆتەوە، لە ڕیوایەتێکە ئەڵێن سەگێ بووە، تۆپیوە، بۆنێکی زۆر ناخۆشی لێ دەرچووە. هاوڕێکانی وتیان چەندێ بۆنی، هیچ بۆنێ نییە ئەوەیان بۆنە ناخۆش بێ. بەڵام عیسا عەلەیهی السەلام فێریانەکە کەوا حتا ئەو حیوانەش دروست نییە غەیبەتی کەی. فەرمووی تەماشای دگانەکانی بکەن چەند سپی و جوانە. ئەمە مەدرسەی پێغەمبەرانە، ئەمە قوتابخانەی پێغەمبەرانە. ئەگەر ئێمەش خۆمان بە تەلەبەی ئەو مەدرسەیە ئەزانین، ئەگەر خۆمان بە قوتابی ئەو قوتابخانەیە ئەزانین، ئەبێ دەرس لە ئەمان وەربگرین، لە ئەوانەوە فێر ببین. لە پێشینان ئەوانەی کە لە بەردەستی پێغەمبەر و ئەسحابەکانی پێغەمبەرا پەروەردە بوون ببینن. ئیمامی عومەر ئەفەرمێ ئامان ئاگاتان لە خۆتان بێ، زکری خوا بکەن نەک زکری خەڵق، چونکە زکری خوا شیفایە بەڵام زکری خەڵق بەڵایە. زکری خوا ئەوەیە کە تۆ باسی خوا بکەی، یادی خوا بکەی. بە زکری خەڵکی یعنی باسکردنی خەڵکی بەڵایەوە نەکبەتیە کە باسییان ئەەکەی قوڕ ئەکا بەسەرتا. ڕۆژێکیان کابرایەک چووە لای حەسەنی بەسری، وتی بیستمە تۆ غەیبەت مەکەی. ئەی وتی تۆ چی تا من غەیبەتت بکەم؟ تۆ چی تا من کردەوە چاکەکانی خۆم بێنم تۆ بکەمە حەکەم بەسەریەوە؟ ئەم دەی تۆ یان نام دەیتەوە؟ من چۆن خۆم زوانی خۆم بە تۆوە خەسارەکەم؟ ئاخرە ئەو کەسەی کە غەیبەتیەکەی ئەیکەی بە حەکەم بەسەر خۆتۆ لە ڕۆژ قیامەتە، کردەوەکان ئەبا یان نایبە؟ وطبعا ئەی باش لە سەتا سەت ئەیبا. بۆیە من خۆم بە تۆ مەشغوڵ ناکەم باسی تۆ بکەم و غەیبەتی تۆ بکەم. عەبدوڵڵای کوڕی موبارەک ئەفەرمێ ئەگەر من هەر غەیبەت بکەم غەیبەتی دایک و باوکی خۆم ئەکەم، چونکە ئەوان مستحقن من نوێژەکەم بدەم پیان، ڕۆژۆکەم بدەم پیان، حەجەکەم بدەم پیان، عومرەکەم بدەم. کێ هەیە لە باوکت لە دایکت مستحقتر بێ تۆ کردەوەکانی خۆتیان پێ بدەی؟ ئەی توخوا با غەیبەت ئەوان بکەم بۆ کردەوەکانم بۆ ئەوان بێ باشترە تا بیدەم بە کەسێکی نامستحق. بە یەکێک لە پیاوچاکان وتیان ئێمە زۆر بە زەیمان پێتا دێتەوە، خەڵک زۆر باس دەکەن، طبعا بە خراپە. ئەمیش فەرمووی ئێوە بیستتانە من باسی ئەوان بکەم بە خراپە؟ وتیان نەوەڵا قەت گوێمان لێ نەبووە. فەرمووی دە بەزەیتان بە ئەوانە بێت و نەک بە منە. لە دنیا ئەگەر خەڵک باستیش بکا بە خراپە، یعنی خراپەکە بۆ خۆیەتی کابرا، چونکە کردەوە چاکەکان و کردەوە خێرەکانی خۆی ئەدا بە تۆ. ئەو شایستەیە خەڵک بەزەی پیا بێتەوە نەک تۆ. با هەر خەڵک هەرچی ئەڵێ بڵێ، کێشە نییە خەڵک چی ئەڵێ، کێشە ئەوەیە تۆ خۆت چۆنی. تۆ خۆت ئەگەر کەسێکی باش بی هەموو دنیا باست کا بە خراپە کێشە نییە. خۆ ئەبێ خۆت بپارێزی، بەس جاری وایە زوانی خەڵک ناپارێزرێ. خەڵکەیە زوانی بەرەڵا کردیە بە کەیفی خۆی باسی ئەموو ئەوەکە. جا ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ. هەر لەبەر ئەوە سوفیانی کوڕی عویەینە کە یەکێک بۆ لە پێشینان تەلەبەی سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ الغیبة أشد عند الله من الزنا وشرب الخمر. ئەفەرمێ غەیبەت لە لای خوا تونترە و خراپترە لە زینا و لە عارەق خواردن، چونکە زینا و عارەق خواردن تۆ بەینی خۆت و خوایە گوناحێکە و تەوبەی لێ ئەەکەیت و خوا لێت خۆشە بێ. بەڵام غەیبەت پێویستە کابرا گەردنت ئازاکە، پێویستە کابرا گەردنت ئازاکە، ئەنا لێ خۆشبوونی نییە.
هەر لەبەر ئەوە لە شوێنێکی ترە ئەفەرمێ غەیبەت لە قەرزکردن خراپترە. غەیبەت لە قەرزکردن خراپترە. ئاخر قەرزکردن زۆر ناخۆشە. ئینسان ناچار نەبێ نابێ قەرز بکە. ئەفەرمێ قەرز هەرچۆن بێ ئەگەر بۆت کریا لە دنیا ئەیدەیتەوە، ئەگەر بۆتیش نەکرا لەوانەیە مسلمانێک برایەک کەسێک لە پاش مردنت بۆت بداتەوە. ئەی بەس غەیبەت چی ئەکەی لەگەڵێ؟ غەیبەت کێ ئیداتەوە بۆت؟ لە کردەوەکانی خۆت ئەدرێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ قەرز ئەگەر کابرا لە ناچاری کردبێتی لە ڕۆژ قیامەت ئەگەر لە دنیا نەدرایەوە بۆی دەفع نەکرا لە ڕۆژ قیامەتە خوای تەعالا خۆی کەفالەتیەکە. ئەوە قەرزی ناچاری. بەس غەیبەت خوا کەفالەتی ناکە و ئەبێ لە کردەوە چاکەکانت بدرێ بە کابرا. ئەگەر کردەوەی چاکەت نەبێ لە کردەوە خراپەکانی ئەو دێنن ئەیدەن بەسەری تۆیە. هەندێک لە پێشینان فەرموویانە ئێمە مامۆساکانی خۆمانمان بینی لە ئەوانەوە فێر بووین. یعنی پێشینان مامۆساکانی خۆیانیان بینیوە لە ئەوانەوە فێر بوون. فێر بوون کە عیبادەت لە لای پێشینان بریتی نییە تەنها لە نوێژ و لە ڕۆژ و لە حەج و ئەمانە، بەڵکو عیبادەت لە لای ئەوان بریتی بووە لەوەی کە زوانت بگری لە غەیبەتکردن و لە بوختیانکردن و لە قسەی ناشیا و بەرامبەر بە خەڵکی. عیبادەت لای ئەوان ئەوە بووە کەوا ئینسان دەست و زمانی خۆی بگرێ، جەوارحەکانی بگرێ لە ئازاردانی مسلمانان. پێشینان ئاوا تەماشای عیبادەتیان کردووە. بەس عیبادەت لای ئێمە ئەمڕۆ سبحان الله معناکەی زۆر گۆڕاوە. لای ئێمە کابران نوێژەکە زۆر گرنگە لە لای و لەوانەیە 5 فەرزەیش بێ بۆ مزگەوت تاو ئەدا بەڕاکردن جاری وا هەیە. کاتی ئەیبینی حەسوودی پێ ئەبەی ئەڵێ ماشا ئەڵڵا ئەمە چەند ئیماندارە. بەس کاتێک کە دێتە سەر معاملە و هەڵسو کەوتی زوانێکی پیسی هەیە بەرامبەر بە مسلمانان و بەدەستیش بە هەموو شێوازێ غەشیان لێەکە، فێڵیان لێەکە، ئازاریان ئەدا. کابرا هەموو ساڵێک ئەڕوا بۆ عومرە بەڵام هیچ سڵ ناکاتەوە لە خواردنی مافی مسلمانان. ڕەمەزان دێ حساب بۆ هەموو شتێکەکە لە ئەرکانەکان و لە واجباتەکان و لە سونەتەکانی ڕۆژوو. بەس کە ڕەمەزان تەواوە بێ ئەڵێی زەلامێکی ترە. سبحان الله نازانێ ڕەمەزان تەدریبە بۆ ئەوەی بۆ 11 مانگەکەی تر. یعنی تۆ لە ڕەمەزانە کاتێ فێرە بی زوانت بگری ئەبێ بۆ 11 مانگەکەی ترش بیگری. کاتێ فێرتەکات ئازاری خەڵک نەدەی ئەبێ لە مانگەکانی تریشە هەروابی. عەبدولمەلیکی کوڕی مەروان خەلیفەیەک بووە، کاربەدەستێک بووە لە زمانی خۆیان. زەلامێک هاتووە بۆ لای لە ناو کۆمەڵێکا و توێتی هەندێک قسەم هەیە، حەزەکەم هەندێک قسەی تایبەتیت لەگەڵا بکەم. ئەمیش بە جەماعەت وتی کاکە ئیجازەمان بدەنم پیاوە قسەی تایبەتی هەیە. کابرا هات دەست کاتە قسەکردن وتی بێسە بێسە ئەگەر وەصف مەدەیتەوە من خۆم باشتر خۆمان ناسم، هیچ پێویستم بەوە نییە تۆ مەدحم بکەی. ئەگەر درۆم بۆ ئەکەی درۆیەکت هێناوە با بزانی کە من زۆر قینم لە کەسی درۆزنە و عەفوی ناکەم. ئەگەر هاتووی باسی خەڵکم لا بکەی، غەیبەتی خەڵک بکەی، با باش بزانی من هەرگیز گوێ لە کەسێک ناکرم غەیبەت بکە. کابرا یەکسەر هیچی بۆ نەماوە وتی ئیجازە ئەدەی قوربان هەڵسم بڕۆم؟ وتی دەبڕۆ. چونکە کابرا یا ئەوەتانێ هاتووە وەصف و سەنای بکە، یا هاتووە درۆیەکی بۆ هێناوە، یا هاتووە غەیبەت یەکێکەکە، بۆیە هیچی پێ نەما هەر سێ ڕێگەکەی لێ داخست. ئێتر مەجبور کابرا لێدا و ڕۆیشت. چەند گرینگە ئینسان ئەمە بەرنامەی بێ لە ژیانە. ئەو کەسانەی کە بەو شێوازن ئەگەر کاربەدەستیش بن زۆر سەرکەوتوو ئەبن. چەند جارێک لەم شوێنەوە عەرزم کردن وتم کابرایەک
ئەیویست ژنەکەی تەلاق بدا. پێش تەلاقدانی هەندێک کەس پرسیاریان لێ کرد، وتیان فڵانە کەس ژنەکەت چیەتی وا ئەتەوێت تەلاقی بدەی؟ وتی قەت کەستان بینیە باسی ژن خۆی بۆ خەڵک بکە. دەتویچیان پێ نەما دەم خۆیانیان کرد کە تەلاقیدا دوای هاتنەوە بۆ لای وتیان دەی ئەوە تا ئێستا تەلاقت دا، ئێستا ژنت نییە، ئیسە پێمان بڵێ عەیبی ژنەکەت چی بووە تەلاقت دا؟ وتی ئەوە زۆر سەیرن، باشە من چۆن باسی کچی خەڵک بکەم؟ یعنی چۆن باسی عەیب و نوقسانی کەسێ بکەم کە هیچ پەیوەندێکی بە منۆ نییە، گوناحەکانی بخەمە سەر ئەستۆی خۆم. بۆیە زوانیانی بڕی بەس ئێمە بیری لێ بکەنەوە براینە، ئەگەر یەک کێشەمان هەبێ لەگەڵ ماڵ و مناڵمانە هەموو دنیا پێزانێ، عەیبەکانی لە هەموو شوێنێ باسەکەین. داواکارم خوایە بۆ خاتم ناوە جوانەکانی خۆت لێمان خۆش ببی، عەفومان بکەی یا ڕەبی، لەوانە بین کە زوانی خۆمانە پارێزین، یا ڕەبی خوایە لەوانە بین کە دوور ئەگرین لە هەموو گوناحێک لە هەموو تاوانێک، یا ڕەبی خوایە لە مردوەکانمان خۆش ببی، عەفویان بکەی، شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەب العالەمین. ئەوانەی کە لێرە مەجلیسە دانیشتون لە مزگەوتە دانیشتون نەخۆشن، خوایە شیفایان بدەی، ئەگەر نەخۆشیان هەیە خوایە شیفای نەخۆشەکانیان بدەی، یا ڕەبی خوایە کوردستان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری، تەفریقە و دووبەرەکی لە وڵاتمانە نێڵی یا ڕەب العالەمین. ئامین ئامین.